بەناوی خوای گەورە هەزاران درود و سڵاو لەسەر گیانی پاچی پێغەمبەر ڕەحمەتی خوای گەورەش لەسەر ئێوە بێ لە پرۆژەی بەهای فەرموودە لە فقهی فەرموودەکان لە فەرموودەی 139 گەیشتینەوە خزمەتان کە پێغەمبەری خوا پێمان دەفەرمێ ثلاثة على الله عونهم المجاهد في سبيل الله والمكاتب الذي يريد الأداء والنكاح الذي يريد العفاف. پێغەمبەری خوا فەرمێ سێ کەس هەن کەوا خوای گەورە پێویستی کردو لەسەر خۆیان لەسەر خۆی کە هاوکاریان بکات ئەو کەسەی کە لە پێناوی خواتێ ئەکۆشێ خۆی ماندوو ئەکات بە هەموو جۆرەکانی جیهادەوە ئەو کەسە خوای گەورە فەرمیێتی من هاوکاریە بم و پشتیوانی یەکەم و ئەو کەسەش کە مکاتەبە دیارە کاتی خۆی بەندە هەبووە و ویستێتی خۆی ڕزگارکە لە بەندایەتی مادام ویستێتی پارە وەرگرێ و بیداتەوە ئەوش بە هەمان شێوە و ئەو نیکاح و زەواجش کەلمە بەست تیایدا داوێن پاچی بێ بۆ ئارەزوات نەبێ بۆ ئەوە بێ داوێنی پاک بێ خوای گەورە هاوکاریەکە کاری بۆ ئاسانەکە قەرزارەکانی بۆ جێبەجێەکە هەموو کارەکانی لەسەر سووکەکە لە فیقیان فەرموودەیەدا کۆمەڵشتی زۆر گرنگمان بۆ دەردەکەوێ یەکەم کردار و نیەتی پاک و چاک نیشانەی زەمانەت و بەدەستهێنانی زەمانەت و مەعونەت و پشتیوانی خوای گەورەیە کرداری چاک و پاک لەگەڵ نێتی پاکە. خاڵی دووهەم خوای گەورە کەسی جا نەکردوتەوە لەو پشتیوانی و لەو لەسەرکردنەوەیە هەر کەسێک بێ هەر دەنگێکی هەبێ هەر ڕەنگێکی هەبێ لە هەر کات و مەکان و زەمانێکا بێ خوای گەورە ئەو پشتیوانی خۆی بەردەوامە بە شەرتێک نیەتی پاک و کرداری پاکی هەبێ. خاڵی سێهەم لە فقی فەرموودە ئەسڵی نیکاح بۆ داوێن پاکێتیە خوا نەخواستە ئەگەر کەسێک نیکاحی کرد و داوێنی پاک نەبوو ئەوە لە باتی ئەوەی خوا مەعونەتی بکە و پشتیوانی بکات پشتیوانی خۆی و هاوکاری خۆی لێدا ئەبڕێ ئەو کاتە شەیتان ئەبێ بە پشتیوان و هاوکاری بۆیە تووشی ئەو هەموو دەرد و بەڵا گەورەیە دەبێت. خاڵێکی تر هەر کەس نیکاحی کرد دەبێت داوێن پاک بێ و ئەسڵی نیکاحیش بۆ داوێن پاکێتیە. خاڵی پێنجەم هەموو کەس دەتوانێت پشتیوانی خوای گەورە بۆ خۆی بەدەست بێنێ بە هەر کار و کردارێکی تەنانەت لەوە کاتێ زەواجەکە بۆ خۆی و بۆ حەزی خۆی و بۆ ژیانی خۆی و بۆ منداڵ و بۆ ئارەزواتەکانی کەچی مادام نیەتی پاک و کرداری پاکە کاتێ لە پێناوی خواتێ دەکۆشێ لە هەموو کردارەکانە دەتوانی پشتیوانی خوای گەورە بەدەست بێنی. بۆیە لێرەوەڵین هەر کەس دەیەوێت پشتیوانی خوا بەدەست بێنێ با نیەتی پاک بێ و کرداری چاک بێ. خوا نیەت و کردارەکانمان پاک و چاک بکە و بە پاک و چاکی لێمان قبول کە. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.